کێ ئامێری تەلەڤیزیۆنی داهێنا، کێ یەکەمین سیستمی تەلەڤیزیۆنی ڕەنگا و ڕەنگی داهێنا، کە یەکەمین پەخشی تەلەڤیزیۆنی لە عێراقدا کرایەوە. چیرۆکی سەرکەوتنی تەلەڤیزیۆن سەبارەت بە داهێنانی ئامێری تەلەڤیزیۆن بازەوە دەکرێت کە داهێنانەکەی بۆ یەک کەس ناگەڕێتەوە، بەڵکو لە داهێنان و دروستکردنیدا چەندین کەس بەشدار بوون، هەر یەکێکیان ڕۆڵێکی جیاوازیان هەبووە لە دروستکردنیدا. سەرەتا بیرۆکەی داهێنانی تەلەڤیزیۆن لە بیرۆکەی کەسێکی ئەڵمانیەوە بە ناوی پۆڵ نیپیکۆ سەرچاوی گرتووە. ئەویش لە دوای ئەوەی لە ساڵی 1884 دەتوانێت شریتێکی میکانیکی خولاوە دابهێنێت، ئەوەش بە خاڵێکی سەرەکی بیرۆکەکە دادەنرێت. دواتر ئەندازیارێکی ئەمریکی بەڕەگەز ڕووسی بە ناوی ڤلادمیر زۆرکینگ توانی ئامێرێکی بۆری بە ناوی کاسۆت ڕایتیوب دابمەزرێنێت کە لە بواری گەیاندن و گواستنەوەی وێنەکان بەکاردێنرا. ئەوەش دەبێت یەکێک لە کۆنترین سیستمەکانی تەلەڤیزیۆن. دواتریش توانی لە ساڵی 1923دا ببێتە خاوەنی بیرۆکەی داهێنانی تەلەڤیزیۆن. لە دوایەوەی توانی تیشکی کاسۆت بۆ گواستنەوەی وێنەکان بەکاربێنێت. دواتریش هەموو جۆرە سیستمەکانی تری تەلەڤیزیۆن لەسەر دەستی ئەو داهێنانی بۆ دەکرێت. هەروەها ئەندازیاری سکۆتلەندی جۆن بایرت بە خاوەنی سەرەکیترین هەنگاوەکانی بەرەو پێشچوونی تەلەڤیزیۆن دادەنرێت. یەکەمین کەس بووە کە وێنەی جوڵاو و ڕاستەوخۆی لەسەر تەلەڤیزیۆن داناوە. لەو سەردەمەدا تەلەڤیزیۆنەکان ڕەنگیان تەنها ڕەش و سپی بوو، بەڵام لەلایەن جۆنەوە لە ساڵی 1926 یەکەمین سیستمی میکانیکی و یەکەمین سیستمی تەلەڤیزیۆنی ڕەنگا و ڕەنگ داهێنرا. جگەلەوەش لەلایەن زانای ئەمریکیەوە بە ناوی فیلۆ فرانس وۆرس توانرا تەلەڤیزیۆنی ئەلکترۆنی دابهێنرێت. لە ساڵی 1936 یەکەمین خزمەتگوزاری و پەخشی تەلەڤیزیۆنی کەناڵی BBC لە کۆشکی ئەلێکساندرا لە لەندەن ئەنجامدرا. لە ساڵی 1939 یەکەمین پەخشی تەلەڤیزیۆنی گەیشتە ئەمریکا، هەر لەوێش یەکەمین بەرنامەی تەلەڤیزیۆنی وێنەی جوڵاو داهێنرا. دواتریش لە ساڵی 1951 پەخشی تەلەڤیزیۆنی ڕەنگا و ڕەنگ ئەنجامدرا. بەو شێوەیە ماوەی پەنجاکانی سەدەی بیستەم بە سەردەمێکی زێڕین بۆ پەخشی تەلەڤیزیۆن دادەنرێت. لە چەندین وڵاتی ترەوە پەخشی تەلەڤیزیۆن دەستی پێکرد. لە ڕیزبەندی وڵاتە عەرەبیەکانیشەوە بازەوە دەکرێت کە عێراق پێشەنگ بووە. یەکەمین پەخشی تەلەڤیزیۆنی شتەیدا مێژوەکەی بۆ ساڵی 1956 دەگەڕێتەوە. ئێستا تۆ پێم بڵێ، بەڕای تۆ یەکەمین پەخشی تەلەڤیزیۆن لە کوردستاندا ساڵی چەند بوو؟